olmadığı bilinen bir gerçektir. تورکیا یەکەم ساڵیادی بوومەلەرزەکانی 6 شوبات دەکاتەوە کە بەهۆی زیانە گەورە مادی و مرۆییەکانیەوە بە کارەساتی وێرانکەری سەدا وەسف کرا. بەرەبەیانی 6 شوباتی 2023 دوو بوومەلەرزەی بەهێز بە گوڕی 7.7 و 7.6 پلە باشووری تورکیا و باکووری سووریایان هەژاند. دوای چەند کاتژمێرێک سەدان بوومەلەرزەی دیکەی بەهێزیان بە دوای خۆیان داهێنا. بێگومان کاریگەری بوومەلەرزەکان بەهۆی توندیانەوە ڕەوشێکی کارەساتباریان هێنایە کایەوە. 124 شارۆچکە و 6929 گوند لە چوارچێوەی 11 پارێزگای تورکیادا کاریگەری لەسەریان دروست بوو. هاوکات ژمارەی ئەو کەسانەی بەهۆی بوومەلەرزەکەوە زیانیان بەرکەوت تەنیا لە تورکیا گەیشتە 14 ملیۆن کەس. Depremin ilki 7.7, diğeri 7.6 büyüklüğündeki. دوا بەدوای ئەو کارەساتە دەسەڵاتدارانی تورکیا دۆخی نائاساییان بۆ ئاستی چوارەم بەرز کردەوە کە داوای هاوکاری نێودەوڵەتی لەخۆ دەگرێت. ئەمەش بووە هۆی ئەوەی 93 وڵاتی جیهان هاوکاری بە لێقەومەوانی بوومەلەرزەکە پێشکەش بکەن. جگە لە ویلایەتی کەهرامان مەڕەش کە ناوەندی بوومەلەرزەکە بوو، ویلایەتەکانی هاتای، عوسمانیە، ئادیامان، دیاربەکر، سانیۆلۆرفا، غازی عەنتاب، کیلیس، ئەدەنە، مەلاتیا و ئێلازیگیش زیانیان بەرکەوت. بوومەلەرزە بەهێزەکان ڕووبەری 120,000 متر چوارگۆشەیان هەژاند و بەهۆیانەوە 53,537 کەس گیانیان لەدەستدا. هاوکات 107,213 کەسی دیکەش بریندار بوون. لە ئاکامی بوومەلەرزەکان 38,901 باڵەخانە خاپوور بوون، 650,000 کارمەند بەشداریان لە کارەکانی گەڕان و ڕزگارکردندا کرد کە 11,000 کارمەندیان لە وڵاتانی دیکەوە چوو بوون. حکوومەتی تورکیا لە چوارچێوەی هەوڵەکانی ئاوەدانکردنەوەی ناوچە زیان لێکەوتووەکان دەستی کرد بە دروستکردنی 307,000 یەکەی نیشتەجێبوون لە سەنتەری شارەکان و لەو گوندانەی کە بەهۆی بوومەلەرزەکانەوە زیانیان بەرکەوت بوو.